یعنی نزیکە 400,000 زیادی کردووە لە ماوەی تقریبان ساڵک. ئەگەر پێم بڵێ ئەمڕۆ نرخی زێر بە چەندە؟ بەڵێ سلااو لە ئێوەش زێر ئێستاکە بە 1970,000 عیار 21 عیار 22ش 935,000 عیار 18ش 765,000 بەراو دەچی بکەین لەگەڵ چەند ڕۆژێک پێشێستاکە تقریبان 3 ڕۆژ پێشێستاکە بۆ هەر مسقالەکی زێر عیار 21 806,000 بوو. چی وای کرد ئەو بەرز بوونیە یەک لە دوایەکی بەردەوام بیتن ئەوە بوو کە نێدوانەکانی ترامپ و کاریگەریەکانی سین و ئەمریکا و رووسیا و ناتۆ ئەمریکا و رووسیا ئەوانە هەموو فاکتەری ڕئیسینە بۆ بەرزبوونەوەی ئەم کانزایە لەگەڵ ئەوەشدا خواستێکی یەکجار زۆریشی لەسرە بە تایبەتی سین ئەوە وای کرد کە زێر بەرزترین ئاستی بەخۆ بینێتن و لە داهاتوشدا زێر ئاستی پێوانی هێشتان تۆماریش دەکاتن. لەوە ساڵێکە هەیە بەرزترش دەبێتەوە؟ بەڵێ ئەگەر ئەو جیۆسیاسیە خاستن ئەمریکا و سین ڕێکەوتنێکی یەکجاری نەکەن بەڵێ زێر ئاستی پیوانی خۆی تۆمار دەکاتن بەڵکو ئێستاکە 4,500 دلارە بۆ هەر ئۆنسەیەک دەگاتە 4,850 دلاریش بۆ 2026. باشا کاک ئەگەر بەراورد بکەین بە سەرەتای ساڵی 2025 وڵ کۆتایەکانی 2025 ئەو کاتە سەرەتای 2025 نرخی زێر چەند بوو؟ ئەو کاتی وردە ئەو کاتی بە 500,000 بوو وردە سەبەر زیادی کرد بووە 525 550 575 هەتاوەکو 650 ئێستا کە قسانەکەین 890,000 یعنی نزیکە 400,000 زیادی کردووە لە ماوەی تقریبان ساڵک.